ئەمڕۆ ئەو تاقیکردنەوەش لە کەرکووک ئەنجام دەدرێت. من مامۆستا سامان جێگیری بەڕێوەبەری پەروەردەی کەرکووک بگوێرم سەبارەت بە خولی دووەمی تاقیکردنەوەکان. مامۆستا ئەمڕۆ چەند خوێندکارمان هەیە بەشداری خولی دووەمی تاقیکردنەوەکانەکە و بە هەمان شێوە ئەو وانەیەکەوە بڕیارتان داوە تاقیکردنەوەی بۆ ئەنجام دەن چۆنە؟ بەڵێ سەرەتا بەخێر بێن. ئێمە بەپێی خشتێکی وەزارەتی پەروەردەی عێراقی ئەمڕۆ هەفتەی نۆی 2023 تاقیکردنەوەکانی خولی دووەمی بەشی ئامادەیەکان بە هەموو بەشەکان و فەرعەکانەوە ئەمڕۆ دەستی پێ کرد و لە سەعات حوتی بەیانی و دەستی پێکە حتاکو دەی بەیانی بۆ ماوەی 3 کاتژمێر و ئێمە وەکو بەڕێبەراتی گشتی پەروەردەی کەرکووک هەر پێشوەخت هەستاین بەخۆ ئامادەکردن بۆ ئەم تاقیکردنەوانە و تەنسیەکردن لەگەڵ هەندێک دایرەی پەیوەندیدار بۆ نمونە تەندروستی کەرکووک و کارەبای کەرکووک و پۆلیسی کەرکووک بۆ دابینکردنی هەمووی ئەو پێویستانی کە ضرورە لە هۆڵەکانی تاقیکردنەوە. لە کەرکووک نزیکەی زیاتر لە 17,000 خوێندکار ئەمڕۆ امتحانەکە و 135 هۆڵی تاقیکردنەوەمان هەیە و بە تایبەتیش لە بەشی خوێندنی کوردی 24 هۆڵی تاقیکردنەوەمان هەیە و نزیکەی 6,000 خوێندکار ئەمڕۆ تاقیکردنەوە ئەنجام دەدەن. وانەیەکەوە ئەگەر غیابێ قیابێن هەوو بێ بە تایبەت ئەوانەی کەرکووکە بۆی خۆپشاندانەکانەوە غیاب بوون نەگەیشتن تاقیکردنەوەکان پێم وابێ ئەمڕۆ تاقیکردنەوە ئەنجام بدەن. ئەمە چۆنە؟ بەڵێ ئێمە دوای ئەوەی کە بەهۆی ئەو ڕووداوانی کە لە کەرکووک ڕوویدا ماوەی پێش ئێستا هەندێک باوکو و دایکی خوێندکارەکان هاتنە لای ئێمە سکاڵیان نووسی و ئێمە لای خۆمانەوە نووسرامان ئاراستەی وەزارەتی پەروەردە کرد و خۆشبەختانە جەنابی وەزیر ڕەزامەندی فەرموو لەسەر ئەم بابەتە و هەر ئەمڕۆ سەعات 12 نیوەڕۆ هەر خوێندکارێک کە دواکەوتووە و نەیتوانوێ تاقیکردنەوەکەی ئەنجام بدا لە ڕۆژی خۆپشاندانەکە ئەمڕۆ خۆشبەختانە سەعات 12 ئەتوانێ سەردانی مەکتەب و خوێندنگاکەی خۆی بکات بۆ ئەنجامدانی ئەو وانەیە کە نەیتوانی لە ڕۆژی خۆپشاندانەکە بگاتە مەکتەبەکەی بۆ ئیمتحانەکەی دووبارە کاتەوە. مامۆستا ژمارەی خوێندکارە غایبەکان لە ئێوە هەیە کە چەند بوون؟ بە دەقیقی نیمانە بەڵام نزیکەی 20 بۆ 25 خوێندکارە بێ. جیا لە بابەتی تاقیکردنەوەکانە مێ پرسیاریەوە بکەم کە ئەو مامۆستایانی کەوا ئێستا ئەمری نەقلان بۆ دەرچەوە بۆ دەرەوەی شار بەتایبەت تازە دامەزراوەکان ینی چ بابەتێک ناگرێتەوە کە ناچێتە دەرەوەی شار؟ ئێمە خۆشبەختانە توانیمان لەگەڵ هەندێک پەرلەمانتاری فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی بەڕێز مامۆستا شێخ سەباح نووسراوێک ئاراستەی وەزارەتی پەروەردەی عێراقی بکەین و هەر لەوێ ئێمەش متابعەمان کرد و بەڕێز مامۆستا شێخ سەباحیش خۆی وەکو شەخسی متابعی کرد و توانیمان ڕەزامەندی وەکیلی وەزیری پەروەردەی عێراقی وەربگرین لەسەر استثناکردنی هەندێک بابەت لەوانە بابەتە علمیەکان بۆ نمونە فیزیا و کیمیا و بیرکاری و زمانەکانی کوردی و عەربی و ئینگلیزی بۆی بتوانین هەندێک بۆشایی پڕکەینەوە لە ناو شار و دەستکاری چکە ئەگە دەستکاری ئەو میلاکاتە بکەین ڕەنگە بۆشایی ترمان بۆ دروست بێ و ئێمە ئەومان بە باشزانی کە ئەو اختصاسانە بە پێی پێویست و بە پێی پێویستی خوێندنگاکە بە پێی خشتەی وانەکانی ئەگەر وانەکانی لە 16 وانە لە هەفتەیەکە زیاتر بێیان لەوە زیاتر بێت بۆی هەیە بمێنێتەوە بە پێی نووسراوێکی ئیدارەی خوێندنگاکە بۆمانی بێنێت بڵێت من پێویستم بەمەیە و هەفتانە ئەو وانەی هەیە ئێمە بەپێی ئەو دەسەڵاتەوە ئەو ڕەزامەندیە کە پێمان بەخشراوە ڕەزامەندی ئەدەینێ کە لە شوێنی خۆی بمێنێتەوە. 7,000 مامۆستای تازە دامەزراوەمان لە کەرکووک هەیە دابەشکردنیە مامۆستایانە چۆنە بە پێی لیژنا بێت یاخۆ چۆن؟ بەڵێ ئێمە هەر پێش وەخت لە وەرزی هاویندا هەموو ساڵێک هەڵەسین بە ڕێکخستنەوەی میلاکاتی خۆمان لە ڕێگای دامەزراندنی چەند لیژنەیەک بۆ تەسوی میلاکاتی پەروەردەی خۆمان و ئێمە ئەمساڵ خۆشبەختانە کە دوای ئەوەی ئەو 17,000 گرێبەستانە بوون بە هەمیشەی توانیمان کێشەیەکی زۆر حەلکەین لەسەر ئاستی پارێزگای کەرکووک و هەموو مەکتەبەکان خۆمان پڕەکەینەوە بەو میلاکاتانە و ئێمە ئێستا میلاکاتی تەربیەی کەرکووک بە گشتی نزیکەی 41,000 فەرمانبەر و مامۆستامانەیە بە هەموو عنوانە وەزیفەکانیانەوە.